ئەم ڤیدیۆ تایبەتە بە پلەیستەیشن 5 دانەیەکی هەر لەو شێوەیە لەسەر Xbox Series X دروست دەکەم پاش یەک ساڵ من ئەزمونم چۆنە لەسەری بۆیە تکایە لە کۆمنت شەڕە کۆنسۆڵ مەکەن من هەردوو کۆنسۆڵم خۆش دەبێ فانی هەردووچیانم شەڕە کۆنسۆڵ لە چەناڵی ژیر جێگەی نابێتەوە. هەڵکردنی پلەیستەیشن 5 بۆ یەکەم جار خۆشێکی گەورە دەدگرێت. گەرفانێکی گەورەی پلەیستەیشن بی ڕووکاری سیستمەکە کە بە UI دەناسرێ پێشوازێکی جوانت بۆ دەکا و یەکەم یاریش لەسەری تاقی بکەیتەوە یاری ئاشترۆس پلەیڕوومە. ڕاستەوخۆ لەسەر هەموو پلەیستەیشن 5 جێگیر کراوە سۆنی لە ڕێگەی ئەو یاریەوە تەواوی تایبەتمەندیەکانی کۆنترۆلەری دوال سێنست پێدەڵێ لە هاپتیک فیدباک هەزە جیاوازەکانی و یاریشی نایابە بە کۆکردنەوەی تەواوی پلەیستەیشنە کلاسیکەکان وەکو ترۆفی و گرافیکی پلەیستەیشن 5 نیشان دەدا بە کواڵیتی 4K ڕاستەقینە لە 6 فریم بە ڕێی ترێسینگەوە. ڕێی ترێسینگ لەوانەیە زۆر گوێتان لێبوو بێت بەڵام گرنگجەکەی چییە؟ ڕێی ترێسینگ واتە وێنەدانەوە لە کاتی ڕاستەقینە. پێشتر یاریەکان ماپی ریفلێکشنیان بۆ دادەنا واتە وێنەدانەوەکان بە شێوەی فەیک دروست دەکران کۆپی پێستی وێنەکە لە ژێریەوە دادەنرا. بەڵام ڕێی ترێسینگ وێنەدانەوەیە کە بێ ئەوەی پەرەپێدرەکان دایبنێن خۆی وەکو ژیانی ڕاستی وێنەدانەوەکان دروست دەکات لەسەر هەر ڕوویەکی وەکو ئاو شوشە تەنانەت گلوبال ئیلومینەیشنیش دەگرێتەوە واتە سێبەری ژوورەوەی ژوورێک بێ ئەوەی بەدەست دابدرێ. ئەمانە پێشتریش تەنیا لەسەر PC بەردەست بوون بەڵام ئێستا لە ڕێگەی کۆنسۆڵە نوێیەکانی پلەیستەیشن 5 و Xbox Series X بەردەستن بەهۆی بەهێزی گرافیکەکەیان و تەکنۆلۆژیایەکەیانەوە. هێز و توانای پلەیستەیشن 5 زۆر بەرزە. من وردەکاریەکانتان پێ ناڵێم لەوانێ زۆربەتان بەلاتانەوە گرنگ نەبێ بەڵام ڕامی 16 گیگایە گرنگترین لایەنیشی SSD-کەیەتی ڕاستە کەمترە لە تێرابایتێک بەڵام یەکجار خێرایە. نمونە ئەمە لۆدی یاریشی ڕەسەنی پلەیستەیشن 5 کە ڕاچێتن کڵاک لە سکرینەوە چاوەڕێ بکەیت تا یاریەکە لۆد دەبێت. ئەمە فاست تراڤڵە لە سپایدەرمان بزانە چەندە خێرایە. هۆکارەکەی بۆ خێراییەکەی SSD-کەی پلەیستەیشن 5 دەگەڕێتەوە بەڵام هەموو یاریەک ناتوانێت سوود لەو خێرایی وەرگێت تەنیا ئەو یاریانەی کە ڤێرژنی پلەیستەیشن 5یان هەیە و لە ژێر یاریەکەش نووسراوە PS5. یاریەکانی پلەیستەیشن 4ش خێراتر لۆد دەبن بەڵام بەقەد یاری ڕەسەنی پلەیستەیشن 5 خێرا لۆد نابن. بێگومان جگە لە مواصفاتەکانی کۆنسۆڵەکەی یاریەکانە. لە ماوەی یەک ساڵی ڕابردوو چەندین یاری نایاب بۆ پلەیستەیشن 5 بڵاوکرانەوە کە زۆر لە یاریەکانی ساڵی یەکەمی پلەیستەیشن 4 باشترە و نایابترە وەکو ساڵی یەکەم. نمونە دیمن سۆڵز ریمیک لەوانەیە جوانترین گرافیکی لەسەر پلەیستەیشن 5 هەبێ. مایلز مۆراڵز ڤێژنی پلەی 4یشی هەیە بەڵام زۆر نایابە لەسەر پلەیستەیشن 5. ریترنال ئەوەندە نایابە بەڵام لە ڕووی تەکنیکەوە تەنانەت کاندیدی چەند خەڵاتێکی یاری ساڵ کراوە. دێثلوپ، کەینە، هیتمان 3، باکسناک، Resident Evil Village، Ratchet & Clank کە قەشەنگترین یاری ژیانمە و ئەوانە بەشێکن لە زۆربەی ئەو یاریانەی هەم لەسەر پلەیستەیشن 5 بڵاوکرێنەوە و زۆر یاریشمان هەیە ئەپدێت کراون بۆ پلەیستەیشن 5 لە سپایدەرمانی پلەیستەیشن 4، Death Stranding بە ڤێژنی دایرەکتەر کەت، God of War 2018، Last of Us Part 2 و Horizon Zero Dawn و Ghost of Tsushima دایرەکتەر کەت. ئەو یاریانە هەم ڤیژوەلیان بەرزکرایتەوە و هەندێکیان ئەپدێت کراون بۆ 60 فریم. زۆرینەی یاریەکانتوان بڵێم ئەپدێت کراونەوە بۆ 60 فریم کە تامێکی یەکجار زۆری هەیە بە 60 فریم یاری لەسەر کۆنسۆڵ بکەیت. جگە لەوانەش هەزاران یاری پلەیستەیشن 4 دەتوانێت لەسەر پلەیستەیشن 5 تاقییان بکەیتەوە بەبێ کێشەش کار دەکات. تەنیا یەک دوو دانە نەبی کێشەیەکی بچووکیانە ئەگەرنا زۆربیان کار دەکەن. جگە لەوانە کاتێ پلەی 5 دەکڕی ڕاستەخۆ لە ڕێگەی پلەیستەیشن پڵەسەوە 20 یاری نایاب بە خۆڕایی وەردەگری کە هەر هەمویان نایابن و مانگانەش یاریی پلەی 5 لە ڕێگەی پڵەسەوە وەردەگری. سیستەمی پلەیستەیشن 5 وەکو بۆچوونی خۆم پێم وایە جوانترین شێوەی سیستەمە لە کۆنسۆڵێک بینی بێتم. سادەیە، ڕێکە، یاریەکان گەورەترین فۆکسی لەسرە و سەیرکردنی زۆر جوانە. دەتوانیت TV پێ بکەوی لەسەر ئەو باگراوەندە بەجێ بێڵی. ڕاستە هێشتا پێویستی بە گۆڕانکاریە بەڵام من وەک خۆم زۆرم بەدڵاو. لە ڕووی ئەکسپانشنەوە دەتوانی SSD-ی دەرەچی بکڕین لە زۆری M.2 بێ و لەگەڵ خێراییەکەی پلەیستەیشن 5 یەک بگرێت و نابێت کەمتر بێت لە 5000 مێگابایت لە چرکەیەک و هەنگاوێکی یەکجا گرنگ و نایابە لەلایەن تیمی پلەیستەیشنەوە ئەنجامدراوە.
وەکو کۆنسۆڵ زۆر بێدەنگە تاکە دەنگ لێوەی بێ لە کاتی کارپێکردنی دیسکەکێتی کە سەرەتا دەیخوێنێتەوە ئەویش کەمترە لە 20 دواتر بێدەنگ دەبێتەوە گەرنە تا ئێستا هەستم بە دەنجی فانەکانی پلەیستەیشن 5 نەکردووە لە دوای 1 ساڵ و شێوەیەشی زۆر پێجوانە هەر هەست دەکەی لە ماڵەوە تەنیش تیڤیەکی خۆت دای بنی شێوەیەکی زەقی هەیە یەک بێتە ژوورەکە لە دوورەوە دەزانێت ئەوە پلەیستەیشن 5 UI-یەکەی زۆر شت هەیە کە نیەتی منۆک خۆم داواکار بیمە لە سۆنی کە شێوەی فۆڵدەر زیاد بکەن حەز دەکەم لە ڕێگەی ئەپی پلەیستەیشنی مۆبایل ئاکسێسی زیاتری کۆنسۆڵەکەم بکەم کە ئێستاش زۆر باشە بەڵام هێشتا دەکرێت باشتر بکرێت نمونە هاوشێوەی سیریز ئەکسەکەم کاتێ سکرینشۆتی یاریەکان دەکەم ڕاستەخۆ بێتە ناو ئەپەکە نەک بە نامە بۆ یەکێکی بنێرم دواتر بیان خۆ بە فلاش وەری بگرمەوە ئاندەک گۆڕانکاری هەیە پێویستە لە ئەپی پلەیستەیشن بکرێت لەگەڵ پلەیستەیشن 5 جوانتر کۆنێکتر بێت سیستەمی ترۆفی و توتوریالەکان کە بە کارز دەناسرێ هەیە بەڵام بەداخەوە پەرەپێدەران و گەیمەران بەخۆشمەوە بە گشتی زۆر گرنگجیمە پێی نەداوە تەنیا بۆ هەندێک یاری لەوانەیە گرنگجیمە پێدابێت کۆنترۆلەرەکەی پلەیستەیشن 5 کە پێی دەوترێت دوال سنس تا ئێستا بێچێشەیە و جوانە من یەک کێشەی بچووکمێ دەنگێکی بچووکی لێوە دێ ئەوەش ڕۆبزانم خەتای خۆم بۆ کە بەرم داوەتەوە ئەو دەنگی هەیە گەرنە ئێستاش بە کێشە کار دەکە هەم دوگمەکانی زۆر بەجوانی کار دەکە وەروەها پێم وایە چێکە لە جوانترین کۆنترۆلەکان لە ژیانمدا هەڵم گرتووە دوگمەکان نایابن هاپتیک فیدباکەکەی زۆر کواڵەتی بەرزە ینی حەز دەکەی بەردەوام بەوە یاریک بکەیت نەک بە دەستی پلی 4 یا خودی سیریەس ئەکس لە بەرهەزەکەی چونکە تا خۆت بەکاری نهێنی نازانی ئەو هەزەیە چەندە گرنگەوە تا هاپتیک فیدباکە چەندە گرنگ و ناوازەیە بۆ یاریەکان داهاتوی ئەم کۆنسۆڵە زۆر ڕووناکە لە 2022 بەسەرەوە کۆمەڵێک یاری نایابی بۆ بڵاو دەکرێتەوە لە هورایزن فۆربیدن وێست کە پێم وایە گەیمەرێکی زۆر چاوەڕوانە لە GT7 کە لەوانەیە یەکێ بێت لە باشترین سیمولیشن و جوانترین گرافیکی یاری سپۆرتی ئۆتۆمبیل لە یاری God of War Ragnarok کە بێگومان جیهانی گەیمینگ داهژێنێ کاتێ بڵاو دەکرێتەوە و سپایدەرمان 2 کە ڤێنەم و مایلز مۆرالز لە هەمان کات دەخۆ دەگرێت لەگەڵ بێگومان The One and the Only یاری وولڤرین کە ستودیۆ ئینسۆمنیاک هەمومان دڵخۆش دەکە و بێگومانی لەوەی یارێکی نایاب دەبێت جگەلەوە دەیان یاری دیکەش لە بەرەمێنان لە بۆ پلەیستەیشن 5 واتە داهاتوێکی زۆر ڕووناکی هەیە وەکو ئەکسکلوسیڤ مانگانە لە پلەیستەیشن پلس گەیمەران یاریی پلەیستەیشن 5 بەجیا وەردەگرن لەگەڵ 2 یاری PS4 واتە 3 یاریت هەیە مانگانە کە مسۆگەرە پلەیستەیشن ناویش مانگانە چەند یاریشی نوێ زیاد دەکات کە لە چەند مانجی ڕابردوو وەکو لاست ئۆف ئەس و ڕێد دێد 2 چەندین یاری دیک و یاری باشیان زیاد کردووە بەڵام هێشتا کاتێکی یەکجار زۆری مایە تاوەکو بگاتەوە ئاستی گیم پاس لە کۆتاییدا دوای ساڵێک پلەیستەیشن 5 هەر کۆنسۆڵێکی نوێی نایابە بۆ من و بە بڕای من نرخی $500 تا $650 پێم وایە شایانی کڕینە بۆ زۆرینەی خەڵک بەڵام گەر حەز دەکەی هەرزانتر بێت پێم وایە تا 2023 نرخی دارا بەزێت چونکە سۆنی زیاتر لە 13.7 ملیۆن کۆپی لەو کۆنسۆڵە فرۆشتووە بەڵام بەهۆی کێشەی کەمی بەرەمێنانی چیپی ئەلکترۆنی زۆر کەس یان دەبێت بە گران بیکڕن یان دەستیان ناکەوێت و نرخیشی گرانیە نمونە گەر پیسیەک بۆ یاریکردن بە کوواڵتی 4K 6 فریم بەڕێی ترێسینگەوە بکڕی لەوانەیە ئەو کەیسە یاخود ئەو کەیسەی پیسی بای $1,800 بێت کەچی ئەو کۆنسۆڵە بە $500 گەر لە پلانتە بیکڕی بە نرخی تا $650 پێم وایە نرخێکی گونجاوە لە کوردستان لەبەرەوەی لە کوردستان بە ئاسانی نرخی نابێتە $500 گەر نادەبێت چاوەڕوانبی تا کۆتایی 2023 تاوەکو بە ئاسانی بتوانین لە کوردستان بەردەست بێت لەوانەیە $550 بیکڕی سوپاسان دەکەم هیوادارم ڤیدیۆیەکەتان بەدڵوبی زانیاریەکانتان بەدڵوبی دگمێت لایک سەبسکرایب تکایە لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ